کچەکان بواریان نیەدانا ئەوانیش دەڕۆن لە بەحری ئیجا ئەخنچێن بۆیە بۆ من زۆر گرنگ بوو بڵێم محەممەد ماقوت بەر لە هەر کەسێک ئەم قسەیە کردووە یعنی ئینتیمان نییە یعنی ئەو نیشتیمان دەبێ کە تۆ دەڵێ نیشتیمان پەروەەر بە ئەبێ وەڵام بە خۆزگە و خەونی هەموو کوڕکچەکان بدەیتەوە ئایا لە کوردستانی باشوور دراوەتەوە نەخێر من حەقم نییە لە ئەو چوار وڵاتەی دوای من بەس لە غەرب بەڵێ ئەگەر وەڵام بە خۆزگە و خەونی کوڕکچەکان نەدەنەوە ئەمە قوتابخانەکە چۆڵە بێت هەر دایک و باوکە ئیگوێزنەوە بۆ شوێنێک کە فەرەنگێ چیان کردێ باشە مەقەسکاریان کردووە لە ئەوەی لە ناوی ماغوت مەقەسکاری تیا کراوە کەوتۆتە سەر زبانی من لە کوردستانی ئێرانەوە بە هەزاران کەس جنێویان بە منداوە لە کوردستانی باشوور هەزاران کەسم لێ تۆراوە ئەتۆ بەس بچی مقەس من لەوەتەی ئیشەکەم لەوەتەی قساکەم زۆربەی شتەکانم مقەسکاری تیاکەن ئایا بە خراپەکاری بەڵێ زۆرترە بەڵێ بەڵام لە پایەوە دەتوانم بڵێم بەداخەوە داتام لا نییە بەڵام لە هەمان کات ئەبینم ژمارەی یەکجار زۆر وەکو تۆ حەز دەکا قسە بکەم حەز دەکەن گزارش لە خۆم بکەم لە کۆمەلگای خۆم بکەم